سلااوتان لەبێتۆم کاتتان باش. من نەورەس عەبدوڵڵام لە بەغداوە هەفپەیوینێکی تایبەتم هەیە لەگەڵ یەکێک لەو سەرکردانەی کە لە نێوان هەولێر و بەغدا لە پەیوەندیدایە. زۆربەی دۆسیەکان لێرە لەژێر دەستی ئەو داکاریان لەسەر دەکرێت. دکتۆر فات حوسێن جێگری سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دەرەوەی عێراق و لە هەمان کاتدا دای مەکتەبی سیاسی پارتی. سوپاس بۆم دەرفەتە دکتۆر. سپاس بۆ تۆ دەمێکە گفتوگۆمان نەکردووە و پرسیاری زۆرمان هەیە. زۆر سپاس دکتۆر. فەرمووی لە خزمەت. سپاس دکتۆر. با لە سەردانەکەشانی مەکتەبی سیاسی پارتی بۆ بەغدا دەست پێ بکەین. ئەو پەیامێکی ئێوە هەتان بوو دکتۆر. ناوەڕۆکەکەی چی بوو کە گیانتان بەسەرکردە سیاسیەکانی عێراق؟ وەڵا خۆی ناوەڕۆکی پەیامەکە ئەوەیە ئێمە لە هاوپەیمانیەکەین و ئەو هاوپەیمانیە بۆتە بنەمای ئەم دروستبوونی ئەم حکوومەتە. ئایا ئەو هاوپەیمانیە لە ئیشکردنی عەمەلی ئەتوانین بەردەوام بین یان نا؟ و ئەگەر ئەتوانین بەردەوام بین ئەو میکانزمە چییە؟ و بۆ نەواتەگەرەیەک کەوتە مەسەلەی بودجە، چونکە هەمومان هاوپەیمان بووین و بەڵێنمان دابوو بە یەکتر کە پابند بین بەو ئیتیفاقی کە کرابوو، بەڵام لە نێو پەرلەمان لە عەمەلە نەختێ تێکچوو. سەبەبکەی چی بوو؟ ئەو دراساتە کرا و هیوادارین لە ئایندە ئەو شتە دووبارە نەبێتەوە. باشە دکتۆر، واتە نیگەرانی ئێوە تەنیا لە بودجە بوو یان چەند خاڵێکی دیکەش بوو؟ خۆی مەسلەی بودجێ ئەساسی یەکێ لە هەرە یاسا ئەساسیەکانی ئەم حکوومەتەیە، ینی سەرەتایی یاساکانە، ینی کۆمەڵی یاسا هەیە کە لە ئەولەویاتی ئەم حکوومەتەیە و بودجێ یەکێک لەوانە بوو. بەڵام لە عەمەلە کێشە دروست بوو. ئەمجا لەسەر ئەو بنەمای لەسەر مەسەلەی کێشەکە مناقشە کرا. عەجەبە لە ئایندە شتێوار ڕوئەدا وەگەر ڕوویدا چی بکەین؟ یعنی مەسەلەکە ئەو بوو تەقییمێکی وەزع لە نێوان ئەو هێزە سیاسانەی یا لە نێوان پارتی و هێزە سیاسیەکان کە هاوپەیمانی دروست دەکەن. بەڵێ دکتۆر، بێگومان ئەم پرسەرانە وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی لە دەکەم لەوەی جەنابتان بەشێک بوون لە شاندەکە. کاتە دکتۆر، پێتان وایە ئێوە کێشەکە لەکوێدا بوو؟ لەکوێدا گرفت بۆ ئەو ڕێککەوتنە دروستکران؟ دەرەوە یان ناو پەرلەمان؟ نا، کێشەکە لە واقعە لە هەفتەی یا دە ڕۆژی ئەخیر کە لە مناقشەی بودجە ئەکرا لە لوژنەی دارایی پەرلەمان. بە تەسەوەری من کێشەکە پەیوەندی هەبوو بە ململانی نێوخۆی هێزە سیاسیەکانی کوردستان، بەشێکی گەورەی پەیوەندی هەبوو بەوە و ئەو واقعیش پەیوەندی هەبوو بە تەحالوفاتی نێو هاوپەیمانی. بۆ من واڵێم چونکە ئەم پرۆژەی یاساکە لە قۆناغی جۆراوجۆر ڕەت بوو، لە مەراحەلی جۆراوجۆر ڕەت بوو. مەسەلەن ئامادەکردنی بودجەکە، ئێوە کۆمەڵی پسپۆر و وەزیرەکان ئەوانەی مختەسن خەریکی ئەو بودجە بوون ماوەیەکی دوور درێژ. دوایی چووە مناقشە، دوایی چووە لای بڵێن هاوپەیمانی شیعەکان، ئەوان لە نێو خۆیان مناقشەیان کرد. هیچ مەسەلەیەک نەبوو دەربارەی بڵێن ئەو بەشەی کە پەیوەندی هەبوو بە هەرێمی کوردستان. دوو جاریش مناقشە کراوە لێ. دوایی دوو جار هاتە کۆبوونەوەی ئیدارەی ئێتلافی دەوڵە، ئەوەی کە هەموو لایەکتی هەیە، یعنی شیعە و سونی و کورد و مەسیحی و تورکمان. لەوێش هیچ موشکلە نەبوو. چووە نێو حکوومەت، لای حکوومەتیش هیچ موشکلە نەبوو. چووە ئەنجومەنی، چووە لوژنەی دارایی، لەوێش هیچ موشکلە نەبوو. لە 20 ڕۆژی یەکەم 25 ڕۆژی یەکەم ئەسەن هەم مەسەلە نەبوو. بەڵام لە ئاخر ڕۆژەکان وا لێ هات. تەسەوەری من ئەو ململانیە کە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردی یا کوردستانی تەسیری هەبوو لەسەرەوە و استفافاتی جودا پەیدا بوو لە نێو لوژنەی مالی و ئەو تەسیری هەبوو لەسەر. کەواتە دکتۆر، ئەم بابەتەی کە هێزە سیاسیەکانی کوردی ناو پەرلەماندا و خۆت ئاماژت بۆکەی بوونەتە گرفت بۆ یاسای بودجە، تا ئێستا کاریگەریەکەی ماوەتەوە ئێستا لە یاسای بودجە ڕوودەدا کاریگەریەکەی ناکۆچی یاسا. ئێستا ئێمە خەریکی جێبەجێکردنی یاساکەین. تەسەوەری من دی پەیوەندی نییە بەوە، پەیوەندی هەیە بە چۆنێتی جێبەجێ ئەکرێ و ناحەی مالی و ناحەی قانونی و چی نوقسانە و ئیراداتی غیرە نەفتی کە پێڵێن ئەو ئیراداتی کە
لە دەرەوەی نەوتە زەریوەیە گومرگە ئەوە چۆن مامەڵە لەگەڵ ئاکەی و حساباتی ئەو ماوەی ڕابردوو یعنی لە بڵین لە سەرەتای ساڵەوە تا ئێستا چۆن بووە ئیراداتی نەوتی چەند بووە چونکە تا کوردستان نەوتی تەزدیرە کرد تا نهایەتی مانگی سێ اینجا ئەمە پەیوەندی هەیە بە حسابات. باشە من دوایی دێمە سەر یاسای بودجە بە وردەکاری زیاتر بەڵام من دەمەوێت جارێ هەر لەسەر هاتنی شاندی پارتی گفتوگۆ بکەین وەڵامی سەرکردەکانی هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت بۆ ئێوە چی بوو؟ ئەوانەی جارێ بڵێن شیعەکان هەمویان جەختیان لەسەرەوە کردەوە کە ئەوان هەر لە چوارچەوەی هاوپەیمانی بڵێن ئیدارەی دەوڵەتی ئیشەکان و پێکەوەن و ئەم مەسەلە مەسەلەیەکی فەنی بووە و مەسەلەیەکی سەیترەیان نەوە لەسەر بازێ لە ئەندامانی پەرلەمان و باسی وەزعی پەرلەمانیانە کرد کە باجار زۆر زەحمەتە لەم مەسائلە بەڵام بە هەر حاڵ ناحەیە سیاسی بێ ئەیان وت ئێمە پابەندین بەو هاوپەیمانیە کە هەمان. کەواتە دکتۆر چێ لە پشت جێبەجێنەکردنی ڕێککەوتنی سیاسی و منهاجی وزاریە ناوخۆی عێراقا یان دەستێکی دەرەچی هەیە؟ من ئەوە ناتوانم ویستە باس بکەم بەڵام کێشەیەک هەیە من یەکەم کێشە ئەیبینم کە کێشەی ناوخۆمانە ناوخۆی کوردستان. بەڵێ ئەگەر کێشەی ناوخۆی کوردستان حەل بێ و یەک هەڵوێستبین لە بەغدا ئاسانترە بۆ ئێمە. ئێستا یەک هەڵوێستن تا ڕادەیەک یانە؟ ئێستا باشترە بەڵام زەربەیەکمان خوارد بەڵام ئێستا باشتر. کاریگەری ماوە زەربەیە دکتۆر تا بەخوا کاریگەری چی بووە؟ ئێمە ئەمانتوانی زیاتر وەربگرین یا ئەمانتوانی هەر ئیتفاقەکە وەکو خۆی چۆن بوو ئیتفاقەکە جێبەجێ بکەین بەڵام ئیتفاقەکە گۆڕایستە لە بوجە بەڵام بە هەر حاڵ ئێستا ئێمە مامەلە لەگەڵ واقعێکی ترەکەین. بەڵێ دکتۆر پێی ئەو زانیارانەی دەست ئێمە کەوتو و جەنابیشت تازە ئاماژەت بۆ کرد کە لە وەڵامی بەشێک لە سەرکردە سیاسەکانی عێراقەوە بوو کە زۆر جار پەرلەمانتارەکانیان پابەندی بڕیارەکانی ئەوان نابن. ئەمە ڕێی تێدەچێت لە ناو عێراقدا؟ کێشەیەک هەیە لە نێو عێراق ئەزانی لە نێو پەرلەمان گروپی جۆرا و جۆر هەیە ڕاستی بڵێم گروپی جۆرا و جۆر هەیە بازێکیان هەر بە خۆیان ئەڵێن سەر بەخۆ و سەربەخۆکانیش ڕاستی بڵێم ژمارەیان زۆرترە بووە وەکو جاران نین بەڵام لە نێو هێزە سیاسەکانیش خەڵک هەیە هەموو شتێک بە قسەی سەرکردەکەیان ناکە بە سەرکردەکان ناکە ئەمە واقعە بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر هەمووی پێکەوە بین ئەگەر پێکەوە بریار بدەین زۆربەی هەر زۆری ئەندامانی پەرلەمان پابەندە بن یعنی ئێمە ناڵێن هەموو کەسێک ئێمە باسی زۆری ناکەین ئیزەن ئەگەر پابەند بین بە ئەو ئیتفاقەی کە کردومانە ئەتوانین زۆرینەی پەرلەمانتار دەنگی زۆرینەی پەرلەمان بەدەست بێنین. بەڵێ کۆمەڵێک پرۆژە یاسای گرنگ هەیە من دوای دێمە سەری دکتۆر بەڵام ئەگەر ئێستا باسی سیمای دەوڵەتی عێراق بکەین فیدراڵی تەواوە؟ ناخۆ مەسەلەی جارێ دستور خۆی دستورێکی فیدرالیە بەڵام دستور هەموو مادەکانی جێبەجێ بووە جوابەکەی نە هەر بۆ میسال مەسەلەن لە دستور باسی ئێمە ئەنجومەنی نوێنەرانمان هەیە بەنام ئەنجومەنی ئێتیحادیمانیش هەیە کە یەکێک لە هەرە ئۆرگانە مهمەکانی سیستمی فیدرالی ئەوە تا ئێستا لەدایک نەبووە بەڵام ئیستا لە بەرنامەی ئەم حکوومەتە ئەوە هەیە لەنێو کارنامەکەشدا هەیە بەڵێ لە ئەتیفاقی سیاسی و لە بەرنامەی حکوومەت یعنی مەسەلەی سیستمی فیدرالی جارێ پرۆسەیە. باشە دکتۆر من دەمێ ئەو بڵێم لێرە لە بەغدا هیچ هەوڵێک هەیە بۆ بچووکردنەوەی یاخود لەوازکردنی قەواری هەرێمی کوردستان ئەم هەوڵە لەلایەن چێوە دەدرێت سیاسیە یان ناوخۆی خەڵک هەیە بیرروڕای مرکزیە نەک دژی کووردە بەرام بیرروڕای مرکزیە ئەو لە فهمی فیدرالیەتە ناگای یا بۆ فیدراالێت شەڕی نەکردووە ئەو بۆ شەڕی کردووە هەتا ئەگەر هاوپەیمان بووە لە وەختی معارەزە لەگەڵ ئێمە بۆ شەڕی کردووە ڕژیمی سەدام لابدا خۆی بێتە شوێنی ینی فکری مرکزیە لە عێراق جارێ فکری ئەوانەی کە فەرهەنگ بێ ئایدۆلۆژیە بێ سیستم بێ لە ناو حیزبەکەی خۆی فکری مرکزیەت زۆر بەهێزە بە قووەتە ئەنجا ئەو فکری مرکزیەتە کە زۆر بە قووەتە کە هەوڵە دەن جێبەجێ بکەن و هەموو شتێک بێنەوە بۆ بەغدا ئەمە تەبان ناگونجێ لەگەڵ فکرێکی فیدرالی ناگونجێ لەگەڵ مافەکانی مەسەرەن گەلی کوردستان ناگونجێ لەگەڵ حتا خەڵکی بەسرە ینی مشکلەیەک هەیە لە فهممان بۆ نظامی سیاسی مرکزیەتە یا فیدرالیەتە حتا مەسەلەی لا مرکزیەت
ئێمە ئەبینین پێش چەند ساڵ ینی پێش هەفتەی ساڵ هەر حکوومەتی عێراق خۆی بڕیاریدا 8 وزارەت تەوزیع بکە ینی ببێتە لامەرکەزی 8 لە وزارەتەکان بەرەو لامەرکزیات ینی دەسەڵاتیان بەکێدا بە پارێزگاکان مدیریاتی ئەو وزارەتانەی کە لە پارێز ئەیستا کەمەکەمە هەمووی هاتەوە مەرکەز ینی وزارەتی پەروەردە مەسەن لا مەرکەزی بوو وزارەتی سەحا لا مەرکەزی بوو ساتەوە مەرکەز من خۆم کە وەزیری دارایی بووم ئەو بیرۆکەم تەرح کرد کە لەسەر ئاسی داراییش لا مەرکەزیە دروست بکەین بەڵام هەموو شتێ مەرکەزیە نا سیستەمەکە چونکە ئەساسەن مەرکەزیە و چونکە فەرهەنگی مەرکەزی هەیە و چونکە یاساکان جارێ یاسای مەرکەزین چونکە یاساکان زۆربەی هەرە یاساکانی نێو دستور ئەوانەی کە پەیوەندی هەیە بە فیدرالی جارێت تەرجمە نەکراوەتەوە یاسا ینی بەندەکانی دستور تەرجمە یاساکان کۆنن هەنکەیەن یا هەن زمانی نوری بڵێن مەلیکیەتە یان زمانی عەبدولکەریم قاسمە یان زمانی بەعسیەکانە ئەو یاسانە هەمووی مەرکەزیەت باش دکتۆر ئەم هەوڵانە ئاستی سیاسی و کەسین یان پرۆسەیەکی سیستماتیکی دامەزراوەکانی دەوڵەتی عێراق نا مەسەلەی فەرهەنگە تۆ ئەو فەرهەنگە گەرەک بیگۆڕی یەک پابند بیت دایم بە دستور دوو دستورەکە کەمەکەمە تەرجمە بکەیتە یاسا ئێمە چەندێ دستورەکە تەرجمە ببێتە یاسا ئەوەنە نظامی بڵێن لامەرکەزیەت و فیدرالیەت زیاتر ئەچەسپێ کێشەکەمان لەوەیە جارێ زۆربەی هەرە زۆری بەتایبەتی ئەو مادانەی کە ڕاستی پەیوەندی هەیە بە لامەرکەزیەت و فیدرالیەت تەرجمە نەکراوەتەوە یاسا ئەگەر تەرجمە بێتە یاسا ئاسانترە بێ اینجا بۆەوە کە یاسای تازە نەبێ یاسا کۆنەکان بەکاردێنی یاسا کۆنەکان لە نەود بێ لە تەربیە بێ لە مالیە بێ لە دیفاع بێ لە هەموو وزارەتەکان هەمووی مەرکەزیە لەم خولەی پەرلەمانی عێراق و ئەم کابینەیە هەڵدەدرێ بۆی ئەمە تەرجمە بکرێت بۆ ئەساسی دروستبوونی ئەم حکوومەتەوە ئەم اتفاقی ئێمە کە کردمان و ئەمزامان لەسەر کردووە پەیوەندی هەیە بەو یاسانە یەکی لەو یاسانە کە یاسای ئەنجومەنی فیدرالیە یەکێ لەو یاسانە یاسای نەوتە چکە یاسای نەوت مادەکانی دستور ئەگە تەرجمە نەکرێ یاسای نەوتە سەر بڕیارەکان و یاسای مەجلس قیاسەورە ئەمێنێ ئێوە هەمووی مەرکەزیە کە یاسای نەوتە بێ بگونجێ لەگەڵ مادەی دستوری بە شێوەی تر مامەڵە لەگەڵ سیاسەتی نەوتی ئەکرێت بەڵێ من دکتۆر من دێمە سەر یاسای بودجە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی کە باسی پشکی دارایی هەرێمی کوردستانەکەین ئێستا ڕێنمایەکانی یاسای بودجە بڵاوکراونەتەوە لەم مانگەدا هیچ گرفتێک بۆ پشتی هەرێمی کوردستان دروست دەبێ باوەڕ ناکەم یعنی سبەی یا بڵێن لەم ڕۆژانە شاندی هەرێم دێ دەربارەی بڵێن دوو چشتی یەک دەربارەی لە بڵێن 2003 تا 26 کە یاسا بودجە پەسەند کرا ئەو ماوە ئیرادات چەند بووە چۆن بووە تەدقیقەکرێ و ئیسە ڕقابەی مالی بەغدا شاندێکی ڕقابەی مالی بەغدا لە کوردستانە ئەمە هەمووی تەدقیقەکە و ئەزانم لەم یەک ڕۆژە تەواو بێ کە تەدقیق بوو ئیراداتی نەوت چەنە ئیراداتی غێر نەوتی چەنە بەراوردی ئەەکەی مستەحقاتی هەرێم لە بەغدا چەنە ئەوە هەن ئەو چەند مانگە ئەدرێ دوای دێنە مەسەلەی هەشت مانگی هەشت چونکە مانگی حاودرا مانگی هەشت پێویستە ئێستا برادران بێنەوە کە مەسەن تەخمینیەن ئیراداتی غێری نەوتی چەنە تا لەسەر ڕۆژنایی ئەوە معاشی مانگی هەشت پێشبینی دەکرێت بۆ دەڕۆژی دیکە ئەمە پرۆسەیە تەواو موچە لە بەغدا لە 12 دەست پێەکە تا 20 لە هەفتەی داهاتوو موچە دەست پێەکە دوسێ ڕۆژتر موچە ئیایستە دەست پێەکە و ئەم ڕۆژانە گەرەک تەواو بێ فقط هەنەکانمانەوێ ینی ژمارەکانەوە شتانە تا موچەی ئەمانگیشە بێ لەگەڵ دابشکردنی موچە لە بەغدا پشتی هەرێمی کوردستان باشە دکتۆر واتە ئەمەی لەم مانگە ڕوویدا دووبارە نابێتەوە نە لە مانگە چی ڕوویدا بەشێکی شایستەدارەکانی پەیوەندی هەبوو بە ئەو قایمەی کە تەقدیم کرا کە پەیوەندی هەبوو بە ئیراداتی غێر نەوتی ینی حساب بوو کاتەوە کارێکی تەکنیکی بوو نەوەک سیاسی تەمان باشە دکتۆر من دەمێ ئەو بڵێم کە بەپێی یاسای بودجە ماگانە دەبێت 906 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێردێ بەس بۆ موچە لەم مانگەوە ئەم بڕە دێت
آخر ئەوەیە پەیوەندی هەیە بە ئیستا و قایمەی تقدیمەکەن ئیراداتی داخلی مەسەرەن ئەمانگەی کە چەند بووە بەراوردیەکەن لەگەڵ حسەتی تۆ ئەگەر کەمتر بێ زیاتر بێت لەسەر ئەساسی ئەوە ئەدرێت. دکتۆر هەوڵ هەبوو لە ڕابردوودا دەگوترا بەغدا دەوێت خۆی ڕاستەوخۆ موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. بەغدا قەت ئەم تەرحە نەبووە لەلایەن خۆمانەوە تەرح بوو لەلایەن بەعض ئەمە چارەسەرکراوە تەرح بووە کام لایەن ئەوە مشکلە نییە کام لایەن بەڵام ئەمە واقعەکە خۆ هەموو کەسێ ئەزانێ لەلایەن ئەحزابی بەعض ئەحزابی کوردی تەرح بووە ئەنە موچە یەکسەر بدرێت بەڵام بەغدا قەت ئەوەی تەرح نەکرد. کەواتە ئێستا ئەم بابەتە کۆتایی هاتووە؟ بەڵێ لا دەگوترێت تەفسیری جیاواز دکتۆر بۆ پرسی داهاتی ناوەخۆ هەیە داهاتی نانەوتی ئەوەی کە بەڕێزیشتان باست کرد. ئایا ئەو داهاتی ناوەخۆ 100% کە لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا دەنێردرێ بەغدا 150 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان 150 چەند؟ ئەزانی من پێت بڵێم لە 2005ەوە یا 6ەوە داهاتی ناوخۆی کوردستان هەمووی هات بۆ بەغدا هەر هەمووی ئەگەر خەڵک نازانێت تا پێیان بڵێم ئەمە ڕەنگە نوێ بێ بەنسبەت هەر هەمووی هات هەر هەمووی هات تا 2004 هەر هەمووی هات بەڵام چۆن مەقاسە بوو ینی تۆ ئەدوت ئەو نەداهاتمان لەمێ ئەوەی ئەبڕی لێت چونکە پارەکە زۆر بوو معاشەکە هەنەکە زۆر تەمویلەکە زۆر بوو دیار نەبوو لە خەڵک لەوێ بەڵام ئەوەی ئەبڕی لە خەڵک ئەی نارد لە 2014 و دوای ئەو مەشاکلە بوو هەر مشکلەی شەڕ بوو جارێ مەسەلەی بوو دوای 2014 مەشاکل نێوان عێراقۆن مەسەلە بوو جەبڕا کە بوو جەبڕا یعنی ئێمە ئەو داهاتە کە هەبوو داهاتی غیری نەوتی ئەدرا بە عێراق ڕاستی بڵێم ئێمە با حەقایق باس بکەین من مەجبورە من شتانە باس بکەم کە خەڵکێک وە ئازانێ ئەمڕۆیە ئەوە نییە بەڵام بە مەقاسە هەلوو مەقاسە چییە تۆ لێ ئەڵێ ئەوە نەمە بۆم هاتووە لەمێ ئەی بڕی لە تۆ چەندی ئەگەڕاو هەرێمی کوردستان چەندی لەو حەسەب ساڵ بووە حەسەب هەند بووە بەڵام ئیستا لە ساڵی 2009ەوە بڕیارێکماندا ئەو وەختە من خۆم وەزیری مالیە بووم بڕیارێکمان 50% لە داهاتی گۆمرگ بچێت بۆ ئەو محافزەی کە گۆمرگی تایە و دوایە ئەو بۆ بەشێک لە یاسای ئیدارەی مالی ئەوە 50% لە گۆمرگەکە ئەچێ بۆ ئەو محافزە ئەو محافزەی کە گۆمرگەکە تایە بەڵام ئەو باقی ئیسەگەرێک دراست بکەن ڕاستی بڵێم داهاتی بەلەدیات هەیە داهاتی بعض بەلەدیات بعضێکی بۆ محافزەکەیە بعضێکی بۆ حکوومەتی ئەتیحادیە ئەمە ئیستا دراسەتیەکەن ئەم هەفتە هەردوو لا ینی حکوومەتی ئەتیحادی و حکوومەتی هەرێم دراستیەک دکتۆر پرسیارەکەم بەوردی ئەوەیە کە 100% داهاتی ناوەخۆی هەرێمی کوردستان دێتەوە بەغدا 150 دەگەڕێتەوە یان 150 ئەو بڕایە ئەمە بەگوێرەی یاسایە بەگوێرەی یاسایە گۆمرگ 50% چێتەوە بۆ ئەو محافزە بەڵام ئەو باقی بعض داهات هەیە پەیوەندی هەیە بە بەلەدیە بە بەلەدیەی بڵێن محافزەکە ئەوە چەندێکە بۆ محافزەکە چێ ئێستا دراستیەکەن هەردوو لا ئەم چەند ڕۆژە دراستیەکەن یەک تعریفی داهاتەکە بکەن دوو چەندێک لە داهاتەکە ئەچێ بۆ حکوومەتی ئەتیحادی سێ چ داهاتێک بەشێکی ئەچیە هەمووی ئەچێ بۆ داهاتی تهدیدیەکەنەوە کەواتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێستا بڵێن هیچ مەترسیەک لەسەر موچەی فەرمانبەرانیان پشتی هەرێمی کوردستان هەیە دکتۆر؟ نە مەترسی نییە مناقشەکە لەسەر ئەوەیە چەندێ دێت چەندێ لێ ئەبڕن هەرەوەی مناقشەکە لەسەر موچەکە نییە قانونە خلاصەوە زۆر باشە یەک چوو یەک تەمویل کرا بەڵێ دکتۆر من دێمە سەر پەیوەندی نێوان پارتی و یەکێتی کە وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی گفتوگۆ لەبارەوە ئەەکەین لە سەردانەکانتان بۆ لای هێزە سیاسەکان لە بەغدا بافڵ تاڵەبانی سەرۆکی تێژنمانی کوردستان شتان بینی باسی چیتان کرد؟ وەڵاهی کاک بافڵمان بینی ڕاستە بەڵام کاک بافڵیش پێشەوە من شەو لە کۆبنەوەی ئیدارەی ئیتلافی دەوڵەت ئەویش ئامادە بوو لەوێ بووین ینی لەویش یەکتریمان بینی بەڵام وەکو چاند ڕۆژی دوایەوە یەکتریمان بینی تەوی باسی پەیوەندی نێوان یەکێتی و پارتیە ئەنە کۆبوونەوەی داهاتوو چۆن بێت لەکەی بێت باسی چی بکرێت یعنی سەر پەیوەندی پارتی و یەکێتی چۆنە؟ ئەزانی هەن هەیە خۆ پەیوەندی هەیە بەڵام پێویستە بگەینە چارەسەرێک ینی پێویستە یەک بگەینە چارەسەرێک لە کوردستان ئێمە چۆن مامەڵە لەگەڵ یەکتری بکەین دوو
بگەینە حالێک دەربارەی هەڵبژاردننی کوردستان چووکە ڕاستی بڵێم کوردستان بەبێ پەرلەمان و کوردستان بەردەوامبوونی حکوومەتێکی تەسریف ئەعمال ئەمە کێشەیەکی سیاسی و فراغێکی قانونی دروستەکە بۆ مهمە بگەینە ئەتیفاق بگەینە ئەتیفاق لەسەر بەغدا چۆن مامەڵە لەگەڵ بەغدا خۆ ئێستا ئەمڕۆ یاسای ئەماوە یاسای بوجە چوو بەڵام سبەی دووسبەی یاسای نەوت دێ اینجا لە دوایەوە یاسای بڵێن ئەنجومەنی فدرالی دێ لە دوای هەموو یاسانە هەمووی زۆر گرنگە زۆر گرنگە بۆ عێراق بەڵام بۆ کوردستانی پێویستە یەک هەڵوێستبی بڕیارتان داوای کە بڵێزمن یان هەنگاوی کردەی بەڵام بڕیار نییە بەڵام بڕیار دراوە کۆبوونەوەات بێ باشە ینی دکتۆر ئەم یەک هەڵوێستیەمان لە یاسای بودجە نەبینی لە نێوان پارتی وچێتی وە تاڕادەیەک پەرتەوازەی لەناو فراکسیۆنە کوردستانەکە نەبوو خۆشت ئاماژەت بۆ کرد ینی ئایا ئەمە لەناو چ گرنتێک هەیە لەناو یاسای نەوت و گاز لە ئەنجومەنی فدرالی ئەمە دووبارە نەبێتەوە باسی خۆمانەکەین گەرنتی چی گەرنتی ئەوەیە کە پێکەوە دانیشین بگەینە حالێک گەرنتی وەکو پارتی یەکێتی دوای لەگەڵ هێزە سیاسەکانی تری کوردستانیش ینی هەر پارتی و یەکێتی نەبێ ڕاستی بڵێم پێویستە مەسائل هەیە مەسەرەنی یاسایی نەوت و غاز شتێکی پەیوەندی هەیە بە هەموو تاکێکەوە بە هەموو کەسێکەوە بە هەموو شوێنێکەوە بە هەموو شارێکەوە بە هەموو پارێزگایەکەوە بە حکوومەتی هەرێمەوە بە هەموو حیزبێکەوە پێویستە ئەمە مناقشەیەک دروستکەین لە نێو خۆمان لەسەر ئەم مەسەلە باشە بەپێی ئەو زیانانە دەست ئێمە کەوتوتۆ لە کۆبوونەوەکەتان لەگەڵ باڵ تاڵبانی لێنە لە بەغدا بڕیارتاندەوە بێکشاند سەردانی بەغدا بکەن هیچ وادەیەک بۆ ئەمە دیاری کراوە نه کاک بافڵ وتی ئەگەر ئێمە چەند مەسەلەیەکە بوو ئەگەر ئەوە هەبوو دەربارەی موچە من ئامادەم بێم لەگەڵ کاکفوات هەروای وت لەگەڵ کاکفوات پێکەوە هەموو دەرگایەک بڕۆین و هەموو شوێنێک بڕۆین کە نیشان بدەین ئێمە یەک هەڵوێستی بڕیاردراوە بەم شێوەیە بێنە بەغدا بەخوا ئەگەر پێویستی کردا یکەین من نبینم یەکەم جار لە کوردستان گەرەک حەلی موشکیلەکان بکرێ باشە دینە سەر کاگە لەوێ حەل نەکرێ خۆ لە بەغدا هەل نابێ زۆر باشە دینە سەر بابەتێکی هەستیار کە دەگوترێت زۆر جار کاریگەرترە لە یاسای بودجەویش یاسای نەوت و گازە کە ئێستا هەوڵ هەیە بۆ ئامادەکردنی ڕەشنووسەکە ئێوە لە ڕەشنووسەکە ڕازین پێی ڕەشنووسی 2007 هەیە ڕەشنووسی 2011 هەیە ڕەشنووس هەرێم پێشکەشی کردووە دووریش نییە محافزاتیش ڕەشنووس پێشکەش بکە ینی مەسلەی کە پێڵێ ڕەشنووس ینی بۆ مناقشەیە خۆ نییە ینی من ئەبینم لە ئەعلامی لای خۆمان یەکسەر نەختێ هەواڵ بە دروستی بڵاو نابێتەوە باشە ئەوان شتێکیان پێشکە هەر خۆی وەزیری نەوت بە منی وت وتی وەڵا حەزەکەم هەرێمیش ڕەشنووسێک پێشکەش بکە خۆ ئەم ڕەشنووسە 2007 ئەم ڕەشنووسە 2007 هەرێمیش بەشدار بوو تیای ئەسەن لە وەختی خۆی هەرێم و شانێکی مختص تەقدیمی ئەم ڕەشنووسیان کرد دوای گۆڕینیان تیا کرد کە گۆڕینیان تیا کرد دوای 2011 ئێستا ئەو ڕەشنووسانە هەمووی لە بەردەستە بەڵام نەمانایەوە ئەوە ئەبێتە ئەساس هەمووی ئەبێتە ئەساس بۆ مناقشە هەرێمی کوردستان ڕەشنووسێکی خۆی ئامادە دەکات ئەوانیش هەیەتیان بەڵێ لە کام خاڵدا دکتۆر ئەو ڕەشنووسانی کە خۆت بینیوتە ئاماژەش بۆ کردو کە زیاتر لە ڕەشنووسێکت بینیوە پێت وایە لە کام خاڵدا لەگەڵ من خۆم سەرپەرشتی ئەو هەموو لژنەی فراوان لژنەیەکی تقریب 40-50 کەسە مختصین لە ناوت وزارەتی ناوت مختصین لە بەسرا و هاتوونە یعنی مختصینی نەوتی بەسرا مختصین نەوتی میسان مختصین نەوتی کەرکووک مختصین نەوتی واسط وزارەتی نەوت مختصین لە هەرێمەوە هاتووە لە مەکتەبی سەرۆک وەزیرانەوە هاتووە تقریب 40-50 کەسە ئەو لژنە ئەمجا ئیستا زووە تۆ ڕێیەک بدەیت بەڵام ئێمە هەوڵەدەین لە نەتیجە هەر ڕەشنووسێک ببێتە یاسا پێویستە بگونجێ لەگەڵ دستور هیچ یاسایەک ئەگەر دژی دستور بیایە نەگونجێ لەگەڵ دستور خۆ نابێت باشە ئەمە دەرکردنی یاسای نەوت و گاز بە تەواوی چارەسەری پرسی نەوت و گاز لە نێوان هەولێر و بەغدا دەکات بە تەسەوەری من چارەسەری نەوتی گاز لە عێراق هەموویەکە چونکە نەوت و گاز هەر مشکلەکەی لەگەڵ ینی بینی بەغدا و هەرێم نییە ینی تۆ بەسڕەیش مشکلە هەیە شارەکانی تریش مشکلەیە شاری نەوتی بەڵام شاری غێر نەوتیش مشکلە هەیە ئەڵێ باشە تۆ ئەگەر نەوتەکە بووی من چی منیش بەشێکم لە عێراق
حسەتی من چییە؟ معنایەوەی دێنە سەر ئیراداتی نەوت، یعنی نەک هەر نەوتەکە، نەک هەر ئەو شوێنانەی نەوتی تایە، نەک هەر ئەو شوێنانەی غازی تایە، ئەو شوێنانەی نە نەوتی تایە نە غاز، ئیراداتی چۆن بێ؟ خۆ بگەرەک باس بکرێ، چونکە لە نێهایەتە لە دستور ئەڵێ نەوت و غازی شەکر بنێسە ملکی شعبی عێراقیە، ئێوانیش خەڵکی عێراقن، ئەوانیش بەشێکن لە عێراق، چۆن ملکەکەت ملکیەتی ئەم شتە تەوزیعەکەی، خۆ ئەمە پێویستە دراست بکرێ و ببێتە بەشێک لەو یاسا. بەڵێ دکتۆر چ گرنگتیەک لەلایەن سیاسەکانی عێراق وەرگیراوە بۆی هەمان سیناریۆ یاسای بودجە لە یاسای نەوت و گاز دووبارە نەبێتە لە ئێمە تەجروبەیەکمان وەرگرت لە یاسای بودجە، ڕاستی بڵێم یەک ئەم یاسا نیقاشی فراوانترە، یعنی نیقاشەکەی نەکەر سیاسەکانە، نیقاشەکەی بڵێن مناتقی نەوتیە و مناتقی غێر نەوتی و مکەوناتیش تایە و هەموو لایەکتایە، هەموو لایەکتایە و مختصین تایە و مختصینی لە دستوریش تایە، فراوان دەبێ ئەم مناقشە. دوایی مناقشەکە گەرەک ببێنە بێچکەوە کە من باسم کرد بچێتە ناو حزبەکان، بەڵام لە ئیدارەی دەوڵەت لە قیادەی ئیدارەی دەوڵەت گەرەک مناقشە بکرێ بە تەواوی کە اتفاقیان کرد ئەنجا بینێرینە پەرلەمان، یعنی حکوومەت دوایی پەرلەمان. ئەمە پێویستە بە شێوەی تر مامەڵە لەگەڵای بکرد چونکە زۆر حساسە و ئەمە ئیعادەی سیاغەی لە واقعە چوارچەوەی ئیدارەی اقتصادی عێراقەکە ئەم یاسای نەوتە، یعنی اقتصادی عێراق بەرەو کوێ ئەم یاسا جوابی دادەوە. پێتان وایە لە ماوەیەکی نزیکدا ئەم پرۆسەیە دەگاتە ئەنجومەنی وەزیرانی عێراق؟ وەی لە پرۆگرامی حکوومەت دارابوو 6 مانگ، بەڵام 6 مانگەکە چووچکە زیاتر مەشغولی بودجە بووین. ئێستا من ئەوە مشکلە نابینم، یعنی مەسەلەی ئەگەر لەسەر کاتەکە نەختێ بڕۆین، بەڵام هەم یاسایەک بێ بوو گونجێ لەگەڵ دستور. لەم کابینێت تەواو دەکرێت؟ ئینشاءڵڵا. باشە دکتۆر، ینی وا بڵاوکراوەتەوە کە سەرۆکۆماری تورکیا یاخود وەزیری دەرەوەی ئەو وڵاتە سەردانی عێراق بکات پرسی نەوت بە تایبەت دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەشێکی سەرەکی دەبێت لە گفتوگۆکان؟ جارێ تهدید نەکراوە کە سەرۆکۆمار دێت یانە باس کراوە، ڕاستی بڵێم، بەڵام وەزیری دەرەوە پەیوەندی هەیە لەگەڵ من و 23 مانگ ئینشاءڵڵا دێتە ئەمێ و دێت بۆ بەغدا و دوای ئەڕاتەوە و حتما ئەم مەسەلەی پایپلاین ئەو بۆڕی نەوتەکە لە تورکیا ئەوە باسەکرێ. کەواتە پرۆسەی هەناردەکردن و هەرێمی کوردستان مادەیەکی نزیک هەیە کە دەست پێ بکاتەوە؟ من ناتوانم بڵێم ئایانە، چونکە ئەمە پەیوەندی هەیە بە سیاسەتی تورکیا چۆن فکرەکەنەوە لەسەر مەسەلەی کردنەوەی بۆڕیەکە و پەیوەندی هەیە بە دوورنیە ئەو پرۆسەی کە لە پاریس هەیە و سکاڵای کە تۆمار کراوە، دوورنیە پەیوەندی هەیە بە بەغداوە، پەیوەندی هەیە بە هەرێم و ناتوانم، بەڵام ئەوەی ئەتوانم بڵێم کە لە زیارەتی حتمما ئەم باسە ئەکرێ. من بینیم من لە باکۆ کە مۆتەمەر عەدەم الحیاز بوو لەوێ جەنابی وەزیری دەرەوە هاکان فیدانم بینی، یەکی لەو باسانە ئەمە بوو کە کردووە. دکتۆر کەواتە تا ئێستا گفتوگۆ لە نێوان عێراق و تورکیا هەیە بۆ هەناردەکردن و هەرێمی کوردستان؟ چەند گفتوگۆیەک هەبوو بەڵام زۆر سەرکەوتوو نەبوو، بەڵام ئیسە بزانین کە وەزیری دەرەوە دێ ئینشاءڵڵا جارێتر دەست پێ بکەینەوە. کاتێ دکتۆر پێشبینی دەکەن دوای سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بە عێراق ئەم پرۆسەی هەناردەکردنەوە دەست پێ بکاتەوە؟ من ناتوانم بڵێم ئایانە، ڕاستی بڵێم، چونکە پەیوەندی هەیە لەگەڵ چەند شوێنێک و چەند دەوڵەتێک و چەند مەسەلەیەک، ئەمجا گەرەک ئەو مەسایلە هەمووی باس بکە. دکتۆر دەمەوێت لەسەر پەیوەندی ناکەم بەم زووە بێ. زۆر باشە. چێ سەبەبە؟ تورکیا؟ نه سەبەب سکاڵا هەبوو لە پاریس، سکاڵا نەتیجەکەی ئەوە بوو کە سەبەبەکەی پەیوەندی هەبوو بە سکاڵای پاریس. بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پابند بووە بۆەوەی کە باشە ئاخر پابند بووە، بەڵام تورکیەش ئێستا جارێتر پرسیاری هەیە لەسەر ئەو مەسەلە، چونکە سکاڵای دووەم تۆمار کراوە. زۆر باشە، من دەمەوێت لەسەر سکاڵایەکی تر تۆمار کراوە. سکاڵاکە ناوڕەکەی چێ دکتۆراوێ؟ سکاڵەکە پەیوەندی هەیە هەر هەمان سکاڵایە، بەڵام ئەمجارە پەیوەندی هەیە لە ناردنی نەوت لە 2018 تا 2023. سکاڵای کۆنەکە لە 2014 یا 15 بوو تا 12 بوو تا 18. ئەمەی تر سکاڵە تازەکە لە 18وەیە. تورکیا داوای چی دەکات لەو سکاڵایە؟ هیچ داواکاری جڕوونی لە عێراق هەیە؟ بەڵام طبیعی سکاڵای یەکەم تورکیا پێی ناخۆش بوو، معنایەوەیە بۆ دووەمیش پێی ناخۆش،
و سکاڵای یەکەم نەتیجەکەی ئەمە بوو بۆ ڕێکە داخرا تەزدیر نەما. باشە دکتۆر من دەمە لەسەر کێشەکانی نێوان تورکیا و عێراق زیاتر بوەستم جگە لە نەوت کێشەکانی ئێستای عێراق و تورکیا چی؟ یەکێ لە کێشە هەرە کێشە گەورەکان پێکەکەیە وجودی پێکەکە بە شێوەیەکی مسلح لە کوردستانی عێراق و لە شاخەکانی عێراق یعنی لە نێو خاکی عێراق بڵین کێشێکی گەورەی دروست کردەوە بەڵام نەتیجەیەوە تورکیا ئەڵێ ئێوە ئەگەر ئەوانە دەرنەکەن ئەمانە هێرشەکەنە سەر من لە خاکی عێراقەوە بە سلاحەوە دێن منیش دێمە سەریان کە ئەو دێتە سەریان معناوێت تەدەخلی تورکی اینجا ئەمە بۆتە کێشە ینی ناحەیە یاسای نێودەوڵەتی کێشەیەکە دەوڵەتێک دێت تەدەخلەکە بەڵام ئەویش ئەڵێ باشە ئێوە خەڵکێکە لە ئێوە کە بە سلاحەوە هێرشەکەنە سەر من ئێوە ئەگەر ئێوە چارەسەری نەکەن من دێم چارەسەریەکە دکتۆر خۆتە زانانی ئەمە گەورەترین کێشە تورکیا بە قوڵای چەند کیلومتر شاتۆتە ناو هەرێمی کوردستان خاچێرم کوردستان کەمە زیاتر پێوەستە بە سەروەری عێراقەوە کەواتە هەڵوێ سێکی ڕوونی عێراق چییە بۆ ئەم پارێتە؟ هەڵوێستی عێراق ناحەیە یاسایی وازەحە بەڵام واقعیش جیاوازە یعنی ئەزان چیە ئەم مەسەلەی تورکیا و عێراق ئەگەڕێتەوە زمانی سەدامیش تۆ زمانی سەدام اتفاقیەکە مەحزەر جەلسەیەکە بوو لە واقع اتفاقیە نەبوو مەحزەر جەلسەیەکە بوو نێوان حکوومەتی عێراق وەختە تارق عەزیز هەنی کردووە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەو وەختە ئەوەی لەبیرم بێ 83 ینی سەلاحەتی بە جەیشی تورکیەدا کە بۆ 5 کیلومتر بێتە ژوورەوە و بووە 72 ساعت ینی تۆ سیر بکە ئەو وەختە زمانی سەدام سەلاحەتیانداوە بە جەیشێکی تر بێتە ناو خاکی عێراق ئەو وەختە تەسەوری من چووکە پێکەکە جارێ نەبوو پێکەکە لە 84 دەستی کردە شەڕی چەکداری ئەو وەختە دژی پێشمەرگەی کوردستان بوو دژی کوردستان بوو ینی لەو وەختەوە سەدام حوسێن ڕێگەی داوە بە خەڵکی تر بێنە ناو خاکی عێراقەوە بە جێیشیانەوە تازە کار بەم مەحزەرە دەکرێت ئەو مەحزەرە تەوا بوو ئەو مەحزەرە بۆ ساڵێک بوو بەڵام لە ناوتویەکیشەوە کە ئینتیفازە بوو و کوردستان لە ژێر دەستی سەدام دەرچوو ئێوە بوو پێکەکە و شەرکەرەکانی پێکەکە هاتنە کوردستانی عێراق کە هاتنە ناو کوردستانی عێراق و بە چەکەوە هاتنە ناو کوردستان ئێدەهامان لە کوردستانی عێراق خۆ لە وەختیشە کێشە لە نێوان پێکەکە و یەکێتی و پێکەکە و پارتی و پێکەکە و یەکێتی و پارتی پێکەوە دژی پێکەکە خۆ کێشە دروست بوو لە 92 شەڕش دروست بوو لە بینە ینی ئەم مەسەلە هەن ئەمڕۆ نییە ئەمە کۆنا بەڵام تەبی ماوەتەوە بۆ ئەم حکووماتە بۆ ماوەتەوە بۆ ئەم وەختە چۆن مامەڵە لەگەڵیاکەی لە نەتیجە تورکیش دراوسەیە دەوڵەتێکی گرنگە ئاوی عێراق زۆربەی هەرە زۆری ئاوی عێراق لە تورکیا و دێ علاقاتی تیجاری لەگەڵ تورکیا زۆر گرنگە ینی بێجگە لە باس کێشەی کە هەیە لە نێو عێراق و تورکیا میلیسەوەکو وەزیری دەرەوە بەڵام مشتەرەکاتی زۆرە لەگەڵ تورکیا تۆ پرسیارەوەیە چۆن حەلیەکەی حل نییە ئللا بە دایالۆگ حل نییە ئللا بە ئەم دیالۆگە سەری گرتووە دکتۆر تا ئێستا بەردەوامە بەڵام بەجار 10 ساڵی دایالۆگ باشترە لە ساڵێکی شەڕ 10 ساڵی دایالۆگ بەجار باشترە لە 1 مانگی شەڕ چونکە 1 مانگی شەڕ هەمووی داغونەکە بەڵام دایالۆگ ڕاستە کێشەکە ئەمێنێ بەڵام عیلاجەکرێت ئەنجامی ئەو دایالۆگانە تا ئێستا چی بوون دکتۆر تا ئەوەی کە لە واقعدا دەبێنرێت بەخوا پرۆسەکە هەر بەردەوامە بەجاریش هەردوو لا توندەوە بن بەجار تورکیا توندەوە بێ بەرامبەر عێراق بەجار بەغدا توندەوە بێ بەرامبەر تورکیا یعنی خۆ ئێمە چووینە ئەنجومەنی یاسایش لە نیویۆرک یعنی بەجار کە مووقف هەیە مووقف وەرەگرین بەڵام لە نەتیجە حل نییە بەنام بینی ئەم دوو دەوڵەتەیە هەر دەوڵەتێکی دراوسەیە عێراق پێویستە بە دایالۆگ حل بێ عێراق تەجروبەی شەڕی زۆری هەیە و هەمووی بەدبەختی بوو بە وڵاتە خۆی یعنی عێراق 50 ساڵە لە شەڕە لەگەڵ خۆی من پێڵێم شەڕی ناوخۆ لەگەڵ خۆی و شەڕە لەگەڵ خەڵکی تر 50 ساڵە و نەتیجە ئەم 50 ساڵە ئەمەیە عێراق داغون بوو عێراق طبعا عێراق ماوەیەک هەبوو لە 91 و تا 2013 عێراق ئەوەی سیادەی نەما بوو هەر هیچ هەمووی ئاسمانی لەدەست خەڵک بوو
عرضی هاتن تفتیشیان نکرد، ماڵی سەدام حوسێنیان تەفتیشە کرد، ژووری سەدام حوسێنیان تەفتیشە کرد، نەیەتوانی نەوتی خۆی بفرۆشێ، نەیەتوانی خۆراکی خۆی کە ئەیکڕی بە ڕێگەی منەزەماتی ئومەمی ئەیکڕی لەژێر چەتری ئەوە متحیدە بوو، هەر هیچ سیادەی نەما بوو، نە خاکی، نە عەرزی، نە اقتصادی، نە ئاسمانی، هیچی نەما بوو. ئەمە نەتیجەی حرب غێر ئێستەیش باجیەدا، ئێستەیش باجیەدا. ئەدی ئێستا ئیزەن بە شەڕ حەل نابێ، بە حیوار و بە دایرۆک حەلە بێ، کێشە هەیە بەڵام حەلیەکەی. باشە دکتۆر، ئەم زۆر جار تۆپبارانکردن هەم لەلایەن تورکیا و هەم لەلایەن ئێرانیش هەیە. عێراق بە یەک ئاست گفتوگۆ لەگەڵ هەردووک لایەن دەکا؟ ئەوەی من خۆمتیام کێشەکان جیاوازە، بەڵام لەگەڵ هەردوو لا گفتوگۆ هەیە، ڕاستە لەگەڵ ئێرانیش، لەگەڵ ئێران کە بە موشک هێڕشی کردە سەر هەولێر و مەناتقی تر بە ئاشکرا چوین گفتوگۆ بوو، هەن بوو، چۆن خۆ باس کرا، بەڵام ئەوانیش قسەی خۆیان هەیە، ئەوانیش ئەڵێن ئێمە حزبی گروپی جودا و جودا هەیە، خەڵکی لای ئەمەن، بەڵام لەو بەرن کوردن، بەڵام لە کوردستانی عێراقن، بەڵام چەک بە کاردێنن دژمان. بەڕوونی داوای چیان لێکردن بۆ ئەم بابەتە؟ نەخۆ لە نێهایەتە ئەوان ئەڵێن ئەم خەڵکانە لەوێن مشکلەمان نییە سیاسیە نەگەل لەوێ ببێنن، بەڵام نابێت چەک هەڵبگرن. ئەویش ڕاستی بڵێم دستوری عێراقیش ڕێگە نادا، دستوری عێراق ڕێگە نادا گروپێک بێت لە عێراقەوە چەک هەڵبگرێ بەرامبەر وڵاتێکی تر یا هێرش و کاتە سەر وڵاتێکی تر. ئەمە دستورەکەی یعنی ئێمە کە ئەڵێن پابەندین بە دستور، ئێگەرێک خۆمان دستور جێبەجێ بکەین، دستوری عێراق ڕێگە نادا. ئەمە واقعەکە، یعنی بەشێک لە مەسەلە پەیوەندی هەیە بە نظامی عێراقی خۆی، ئێمە ڕێگە نادا، پەناهەندەیە بەسەر چاو، بەڵام پەناهەندە ئوسولی هەیە، سیاقاتی هەیە. ئەم پەیامە بە هێزە سیاسی کوردستانەکانی ئەو ناوچانەش گەیشتووە؟ ئەم ڕۆژهەڵات هەم لە لژنەیەک هەیە و ئەو لژنە سەرپەرشتی ئەم مەسەلەکەوە پێیان وتراوە. بەم زوان ئەم لێژنەی جارش کە ئەم لژنە لە کۆبوونەوەن بەردەوامن لە پەیوەندی بەردەوام. سۆر من دێمە سەر هەندێک کاروباری دەرەوە وەکو وەزیری دەرەوەی عێراق، چەندەم گفتوانی تازەشمان بەشێک بوو لە چوارچەوەی کاری ئێوە وەکو وەزارەتی دەرەوەی عێراق. بەڵام ئێوە وەزیری دەرەوەی عێراقن، باز لە دانانی باڵیۆزی و کۆنسۆڵی نوێ دەکرێت. پشتی کورد لە دانانی باڵیۆزی و کۆنسۆڵی نوێ چەندە؟ ئەزانی چییە؟ خۆی ئەوەی تەرەح بووە ئێمە لە دەورەی پێشەمە، دەورەی پەرلەمانی پێشەمە ناوەکانمان تەرەح کرد و ناوەکان بە نیوە بوو، تقریبان 81 ناو بوو، بازێکی احتیاتە، بەڵام نیوەی لە وزارەتە، ینی ئەوانەی لە وزارەت گەیشتونەتە دەرەجەیەک و تەرشیحەکرێن بۆ باڵوێزی و ئەو باخیش ئەحزابی سیاسی، ئەمانە هەمووی مقابلە کراون، ئیمتحان کراون، لە ئیمتحانیش دەرچوونە تەوان بۆ ئەوە ناوەکانمان نارد بۆ پەرلەمان لە دەورەی پێش، بەڵام پەرلەمان لە کێشەی هەبوو، مەشاکلی هەبوو، خۆی دەنگیان نەدا. ئێستا هەمان ناوەکان ئێمە ئەنیرێنەوە بەجگەلەوە سەیرەکەین، مەسەرەن بازێکی وەفاتی کردووە یا بازێک هەیە چوزانم ئیشێکی تری پەیدا کردووە، بزانین تەسفیەکەین، بەڵام لەم نزیکانە ناوەکان ئەچێ بۆ پەرلەمان ئەگەر حکوومەت جارێتر موافقەی لەسەر کرد و بەنسبەتە هەمووی بە هەر دە مەقعد لە پەرلەمان یەک سەفارەتە بە، یەک سەفیرە بە، ینی هەر حزبێک دە مەقعدی هەیە لە پەرلەمان یەک سەفارەت پێکەوێ. پشتی کورد جیاوازە لەو چۆن وەک دابەشکردنە بەو نسبەیە بەو نسبەیە چونکە ئەو نسبەی هەنەکەیەتی دەنگدانە لە هەرێمی کوردستانیش خەڵکتان دیاری کردو بۆم بابەت. باشە دکتۆر، لە ماوەی ڕابردوودا بەڕێستان بۆ چارەسەرکردنی دابەزینی بەهای دینار سەردانی واشنتندا کرد و لەگەڵ بەرپرسانی وەزارەتی خەزانەی ئەمریکا کۆبوونەوە. ئێستا جارش کە بەهای دینار بەرامبەر دۆلار دابەزیوە. هۆکاری ئەم دابەزینە چییە دکتۆر؟ کاکە هۆکاری دابەزین خۆ دیناریش دۆلاریش وەکو هەر شتێکی تر خازای عەرز و تەلەبە لە بازاری عێراق، خازای عەرز و تەلەبە، کە تەلەب زیادەوە بێ نرخی زیادەوە بێ،
کە عرض زیاترەوە بێ نرخی کەمترەوە بێ بەڵام ڕاستیش بڵێم بازاری دۆلاری عێراقی بەس پەیوەندی نییە بە بازاری دۆلاری عێراقی مشکلەوەیە پەیوەندی بە چی چەند بازارێک تر هەیە لەکوێ خەریکی دەوروگردی عێراق دەوروگردی عێراق خەریکی بازاری دۆلاری عێراقن ئێستا من هەر بەعام بۆ جەنابەت قساکەم تومەنی ئێرانی زۆر ینی زۆر زعیفە بۆ زعیفەوە نەتیجەی وەزعی اقتصادی نەتیجەی ئێمبارگۆ حەساری اقتصادی نەتیجەی عقوبات سانکشنز کە لەسەر ئێران هەیە بەڵام لێرەی تورکی هەر دابەزێ خۆ لێرەی سووری هەر قیمەتی نەماوە دیناریش واتە لەو چوارچێوەیە لەو پرۆسەیە لە لەبنانیش هەر تۆ من باسی دەوروگردەکە دەکەم دۆلار عملەی سابەیە ئەم وڵاتانە محتاجی دۆلارن ئەی دۆلار لەکوێ بێنن یعنی بازارەکەی لەکوێیە بازارەکەی لە عێراقە عێراقیش دۆلارە خاتە بازارەوە تا چیت بکڕێ تۆ کە چش لە دەرەوە کڕی بە دۆلاری کڕی باشە بەڵام دۆلارەکە خۆی بۆتە مادەکە بە دوای دابگەڕێن دۆلارەکە ئەیکڕن و ئەیفرۆشن بە دوایی ئەم عقوباتی ئەخیر کە فیدرالی داینا لەسەر چواردە مەسرەفی هەن ئەوە تەسیری کرد چونکە ئەم چواردە مەسرەف ئەتوانن مامەڵە بکەن بەس بە دینار مامەڵە بکەن دۆلار پێیان نابێت بفرۆشن مانایە دۆلار کەمتر دێتە بازار دۆلار کەمتر بێتە بازارەوە مانایەوەیە گرانترە بێ دوو شەبەکەیە گیرە ئێستا پێش هەفتەیەک شەبەکەیە گیرە شەبەکە گەورە بووە ئەو پرسیارە بکەم دەگوترێت پەیوەندی بە بردەدەرەوەی دۆلار هەیە ڕێگەی قاچاق کام وڵات دکتۆر دەڕوا شەبەکە بۆ وڵاتانی دەوروگرد دەڕوا شەبەکە زۆر گەورە بوو و شەبەکە لە بەغدا بوو لە هەولێر بوو لە شوێنی تر بوو شەبەکەی دیکە ماوە هێشتا جانحەسانە خۆ بۆیەکە ڕێن بەڵام ئەو شەبەکە شەبەکەیەکی گەورە بوو ڕاستی بڵێم شەبەکەی قەچاقی دۆلارە باشە اینجا ئەمە هەمووی تەسیرەکە لەسەر نرخی دۆلار وی لە دیناری عێراقی ڕاستی بڵێم دیناری عێراقی یەک بێجگە ئەو احتیاطی کە هەیە احتیاطی عێراق کە زۆر بەرزە ئێستا احتیاطی دۆلار بێ زێر بێ عملەی تر بێ بەڵام نەوتیش نرخی هەرگرانە نەوتی ئێستا لەم ڕۆژانە 86 دۆلارە یعنی نەوتیش خۆ هەر قدرەتی اقتصادی نیشانەدا یعنی معناوێت دیناری عێراقی ئەساسەن پێویستە بە قووەت بێەوە بە قووەت بمێنێ بەرامبەر دۆلار ئەم کێشەی هەیە چونکە ئەم بەزم و ڕزمە هەیە لە بازار چارەسەر یەک ئەم بازاری قەچاق پێویستە سەیتەرە لەسەر بکرێ ڕاستی بڵێ بازاری عملەی ڕەش ئەوە سەیتەرە لەسەر بکرێ ئەوە کەمە خەڵک فێر بێ لە ڕێگەی بانکەکانەوە مامەڵە بکە لەگەڵ دەرەوە زۆر تاجرەکان بە تایبەتی تاجر مامناوەندی ئەوانە نایەنەوێ بچنە بانک چونکە بچنە بانک گەرەک پارەکە هەنووکەن زەریبە بدەن بەڕێگەی تر مامەڵاکەن لە دەرەوە و چارەسەری تریش ڕاستی بڵم کۆنتترۆلی هەنەکان منافزی حدودی منافزی حدودی بزانین چی تێتە ژوورەوە ئەو وەختە ئەزانی چەندێ پارە چۆتە دەرەوە باشە دکتۆر پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا ئێستا چۆنە دەگوترێ هاوشێوەی ئەفغانستان ئەمریکا بەنیازی عێراق بەجێبێڵێت ئەمە ڕاستە هاوشێوەی ئەفغانستان نابێ ئەوە شتێترا ئەفغانستان شتێکی تایبەت بووە وابزانام ئەمریکیەکان خۆیانیش 50 دراسە تیان کرد لەسەر ئەو مەسەلە ئەوە هەن بوو بەڵام ڕۆژێک دێخۆ ئەمریکا ئەڵێ باشە من خواویز هەتا نامێنم لەمێ بەڵام پەیوەندی باشە لەگەڵ ئەمریکا ئەمە بەگوێی بەرپرسانی عێراقدا چر پێنراوە کە ڕۆژێک دێ هەردەڕۆی نا خۆی وجودی ئەمریکیەکان لەمێ لەسەر ئەساسی قبولی عێراقە ئەگەر عێراق لێنە خۆڕۆن یعنی مەقسەدم لەسەر داوای عێراق ماونێت لەسەر داوای عێراقە و لەسەر پێویستی عێراقە ئێستا شاندێکی عێراقی وەزیری دیفاع و پێش چەند ڕۆژێک لە واشنگتن بوون لەسەر مەسائلی ئەمنی چۆن هاوکار بن لە چوارچێوەی ئەمنی و عسکەری و ئەم مەناقشات دوور نییە لە ماوەیەکی تر شاندێکی ترمان بڕوا بۆ ڕۆژەیەکی نوێ هەیە بۆ بابەتی ئەمنی لەنێوان عێراق و ئەمریکا عادەی هەنە دراسەتی وەزع ئەمنیەکە چۆنیەتی بەردەوام بن یا چۆنەتی مامەڵە بکەن لەگەڵ ئەو علاقاتی عسکەری ئەمنیەکە هەیە باش دکتۆر من دوا پرسیاری خۆمەکەم دکتۆر فواد وەزیری دەرەوەی عێراقە جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ئابووری و لە هەمان کاتدا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتیە لە بەغدا
زەحمەت نییە و مادوو نابی ئەم هەموو ئەرکەبێک وەڕاپەڕێنی ئەگەر بڵێ مادوو نابم ینی دروست نییە تەوان مادووە زۆریش مادوو بەڵام الحەمدلله ئەمە یەک دلیلەوەیە خەڵک سیقاکە دوو تا ئێستا ئیشەکانمان نەبە تەقیمی خۆم تەقیمی خەڵکی تریش نەوە باش چووە من خۆم قانع نیم تۆم هەم زیاترە بەڵام الحەمدلله ئیشەکان باشە ڕۆ مەکتەبی ڕێخستنی پارتی بە تەواوی کراوەتەوە یان هێشتا هەندێک کاری پێکرد بەس بارگاکە لە دوای ماوەیەک ئەیکەینەوە بەڕەسمی کامە شوێن بارگاکەیەوێ بارگاکە مەکتەبی سەرۆکی کۆن لە بەغدا ئەبێتە بارگای مەکتەبی سیاسی دکتۆر لە دوای ماوەیەکی کورد ئەیکەینەوە ئینشاءڵڵا دکتۆر فاسوێن وەزیری دەرەوەی عێراق جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ئابووری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی زۆر سپاس بۆ دکتۆر مەمنونم زۆر سپاس خێر بێت زۆر سپاس بینەران بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون